ئەبینین و جۆمان لێتی دوو فەریق یاری ئەکەن کاتێ فەریقێکیان ئەیباتەوە سەیرەکەی پڕ ئاسمان ئەبێ لە گولە باران ئینسانێک کەسێکی لێ ناجیح ئەبێ لە مەکتەب پڕ ئاسمانەکە لە گولە باران ئینسانێک گوێی لە ئیخبارێکی درۆ ئەبێت پڕ لە ئاسمانەکە لە گولە باران ئەو گولەیە ئەزانین لە کێ تەقاکەی لە خوای پەروەردگار تەقاکەی باشە ئەو تەڵقەیە کە تێتە خوارەوە بۆ کێ تێت بۆ سەر ئەو پیاوە بەسە زمانەکە لە ماڵەوە دانیشتووە یا ئەو منداڵەی کە لە ماڵەوە خەوتووە یا ئەو ئافرەتەی خەریکی شوکاری خۆیەتی لە ماڵەوە پیاوێکی مسلمان ئەلەم ڕۆژانەدا ئەفەرمێت ئەلەم تەقانەدا ژنێک و پیاوێکە بوون مسلمان چەند ساڵ مناڵیان نەئەبوو خوای پەروەردگار مناڵێکی دا پێیان مناڵەکە لە بینی هەردووکیان بوو خەوتو بن گولەیەک هاتە خوارەوە دای لە جەرگی مناڵەکە و ئاگایان ژینە بوو تاوەکو بەیانی کاتێ بەیانەستە مناڵەکە ڕقەوە بووە مردووە وإذا الموءودة سئلت بأي ذنب قتلت كاتي خواي پروردگار او مناڵانە تێنێت لە ڕۆژی قیامەتدا پرسیار لە مناڵەکە ئەکە پرسیار لە قاتلەکە ناکە بە مناڵەکانی ئەی مناڵەکە تو بۆچی کوژریای بأي ذنب قتلتی بۆچی تاوانێک تۆ کوژریایی یعنی تۆ خۆتم بۆ ئامادە بکە ئەی قاتل خۆتم بۆ ئامادە بکە بەدەم چاو ڕاتەکێشێ بۆ لای عەرشی خوا جواب چییە لە لای خوا ئەلەی کوڕەکەم ناجیع بوو فڵانە فەریق بردێەوە براکانەمەوە کارێکی ناشەرعیە هەمووی ئەکەوێتە سەر مسلمان واز لەم خوڕافات و جەهالەتە بێن